جوانترین و گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی شەمە. سەرەتا سەرگەڕی گرنگترین هەواڵەکان. دروشم نووسینی ئازادی خوازان لە پیرانشار و ڕەش، دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە شاری سنا، دۆخینا لەباری تەندروستی محەممەد خۆتکام لە زیندانی بۆکان، کۆبوونەوەی پەرستاران لە چەند شاریێران، نەبوونی ئەمنیەت لە ئێران و کوژرانی 12 ئەندامی بنەماڵێک لە هیلمان، کۆبوونەوەی ناڕزایەتی لە ئەنگرانی ناوالنی لە چەند وڵاتی ئەوروپایی و گیانە دەستانی چەند پەنابەر لە لێوارەوەکانی پانەما. درێژەی هەواڵەکان. دروشنووسنی ئازادی خوازان لە پیرانشار و ڕەشت. ڕۆژی هەینی 27 ڕێبەندانی 1402 ئازادی خوازان لە شارەکانی پیرانشار و ڕەشت دیواری شارەکانیان بە دروشمی دژە حکوومەت ڕازاندەوە. بەپێ ئەو وێنە و ڤیدیۆیانە بەدەستمان گەیشتووە کشان و کوڕانی شۆڕەشگری ڕەشت بۆ پشتیوانی لە جایەکانی دادخواز گرافیتی دای شەریفە جایەکی هەمیشە زیندوو ڕامین حسین پەناهیان لەسەر دیوارەکان کێشاوە و بەنووسینی دروشم خوازیاری ڕاگررتنی سزای عەدام بوون. لە لایەکی دیکەوە کشانی ئازادی خواز و بەرابەری تەڵەب لە پیرانشار لەگەڵ نزیک بوونەوە بە کاتی هەڵبژاردنەکانی مەجلسی ڕژیم دیواری ئەو شارەیان بە دروشمەکانی مەرگ بۆ بەسیجی و سپاهی، مەرگ بۆ خامنەئی و دەنگدان خەیانەتە ڕازاندەوە. دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە شاری سنا. بەیانی شەممە 28 ڕێبەندان هاوڵاتیەکی خەڵکی سنا بە ناوی مازیار مەلەکی لەلایەن هێزەمنیەکانەوە دەست بەسەرکرا. بە پێزانیاریەکان مازیار مەلەکی بە بیانووی دانانی ستۆری بە مەزموونی نابۆ دەنگدان لەسەر پەیجی ئینستاگرامەکەی بە بێ بەڵگەی قەزای لەلایەن هێزەمنیەکانەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازراوەتەوە. دۆخینا لەباری تەندروستی محەممەد خۆتکام لە زیندانی بۆکان. بەپێ راپۆرتی کانونی مافی مرۆڤی کوردستان محەممەد خۆتکام بەندکراوی ڕاگیرا و لە زیندانی بۆکان ماوەی 25 ڕۆژە دەستی داوەتە مانگرتن لە خواردن و گیانی لە مەترسیدایە. محەممەد خۆتکام 19 جۆزەردانی 1402 بە تۆمەتی بازرگانی بە مادەی هۆشبەر دەست بەسەر و ڕۆژی 18 سەرماوەز لەلایەن دادگای انقلابی مەهابادەوە بە 17 ساڵ زیندان و 180 ملیۆن تمەن جەزای ماڵی مەحکوم کرا. ناوبراو لە ڕێکەوتی دووی ڕێبەندانەوە دژ بە حکمی قورسی دادگا مانی لە خواردن گرتووە و تا بە ئەمڕۆ 3 جار لە هۆشخۆی چووە. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ مەمورانی ڕژیم لە شاری بۆکان بەستەیەکی مادەی هۆشبەر لە کۆڵانێکدا دەدۆزنەوە و لە پەیوەندی لەگەڵ ئەو بەستەیە محەممەد خۆتکام دەست بەسەر دەکەن، هەرچەنەوە بەندکراوە بەردەوام تۆمەتەکانی ڕەت کردووەتەوە، بەڵام دەستگای قەزای ڕژیم بەبێ بەڵگەی سەلمێنەر سزای قورسی بەسەردا سەپاندووە. خۆکوژی 3 گەنج لە شارەکانی مەهاباد، گیلان غەرب و شابات. لە ڕۆژانی ڕابردوودا 3 گەنج بە ناوەکانی ڕەزا مۆرادی خەڵکی گیلان غەرب، محەممەد کەریمی خەڵکی شاباد و فوئاد چالاک خەڵکی مەهاباد لە ڕێگەی خۆکوژیەوە کۆچاییان بە ژیانیان هێناوە. ڕۆژی 23 ڕەبەندان ڕەزا مۆرادی خەڵکی شارستانی گیلان غەرب لە پارێزگای کرماشان لە ڕێگەی خۆکوژیەوە کۆچای بە ژیانی هێنا. هەروەها ڕۆژی 26 ڕێبەندان محەممەد کەریمی لاوی خەڵکی شاباد لە ڕێگەی هەڵواسینی خۆیەوە کۆچای بە ژیانی هاوردووە و شەوی هەمان ڕۆژ لاوێکی خەڵکی مەهاباد بە ناوی فوئاد چالاک لە ڕێگەی خواردنی حەبەوە خۆی کوشتووە. بە پێاماری تۆمارکراو لە ناوەندەکانی مافی مرۆڤ لە ماوەی 27 ڕۆژی ڕابردووی مانگی ڕێبەنداندا زیاتر لە 27 کەس لە شارەکانی کوردستان خۆیان کوشتووە و نیوەیان تەمەنیان ژێر 18 ساڵ بووە. کۆبوونەوەی کرێکارانی ئەرکان سالێز لە شرکەتی ملی حەفاری ئێران. بەیانی شەممە 28 ڕێبەندان کرێکارانی ئەرکان سالسی شاغەڵ لە شرکەتی ملی حەفاری ئۆژارێکی دیکە دژ بە جێبەجێ نەکردنی جاخوازیەکانیان لە بەردەم وەزارەتی نەوت و ناوچە عەمەڵیەتیەکانی باشوور ئێران کۆبوونەوە. بە پێوە بانگەوازەی لە ڕۆژانی ڕابردوودا بڵاوکراوە بڕیار بوو کرێکارانی ئەرکان سالسی شاغەڵ لە پرۆژەکانی نەوت و گازی ئێران ڕۆژی شەممە بە شێوەی گشتی مان بگرن. بەیانی شەممە کرێکارانی ئەرکان سالسی شاغەڵ لە شرکەتی ملی حەفاری دەستیان لە کار کێشاوە و پەیوەست بە مانگرس نەبوون.
کرێکارانی ئەرکان سالس خوازیاری وەلانانی جیاوازی لە ڕێژەی حەقدەست، زیادکردنی ئاستی حەقدەست بە پێی هەڵیەژاری، زابینکردنی بیمەی جەرمانی و ئیمکاناتی ڕەفاهی، پێدانی بۆنکارت و نۆتکارت، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان و بەڕێوەچوونی یاسای 14 ڕۆژکار 14 ڕۆژ پشودان بوون. کۆبوونەوەی پەرستاران لە چەند شاری ئێران. بەیانی شەمە 28 ڕێبەندان پەرستاران و کادری نەخۆشخانەکان ئێران بە پێی بانگەوازی پێشوو لە چەند شار هەدەستیان لە کارکێشایەوە و مانیان گرت. بە پێی راپۆرسەکان پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانەی بەهەشتی قۆم، پەرستارانی ئەهواز و کادری دەرمانی کەرەج و بوشێر بەدەم ئەو بانگەوازەوە چوون و پاش دەست لە کارکێشانەوە لە شوێنی کارەکانیان کۆبوونەتەوە. پەرستارانی ناڕازی خوازیاری چوونە سەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بە پێی هەڵی هەژاری، زیادکردنی تاڕەفەی پەرستاری، پێدانی ئێزافەکاری و پاداش، کەمکردنەوەی ساعاتی کار، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، دامەزراندنی پەرستاری نوێ و چاکسازی لە ژیان و معیشەتیان بوون. کۆبوونەوەی دادخوازان و بەندکراوە سیاسیەکانی پێشوو لەسەر مەزاری عرفان ڕەزایی. ڕۆژی هەینی 27 ڕێبەندان کۆمەڵێک لە دادخوازان و بەندکراوانی سیاسی پێشوو لەسەر مەزاری عرفان ڕەزایی لە گیانبەخشکردوانی شۆڕەشی ژینە لە شاری ئامۆل کۆبوونەوە و پەیمانیان لەگەڵ هاوسەکانی نوێ کردەوە. عرفان ڕەزایی کوڕی یەکێک لە گیانبازانی کیمیایی سەردەمی شەڕی ئێران و عێراق بوو کە لە ڕەوتی ناڕزایەتیەکانی شۆڕەشی ژینە لە شاری ئامۆل بە دوو فیشەکی جەنگی سەرکوتگەرانی ڕژیم لە بەردەم فەرمانداری و شارەگیانی بەخت کرد. ڕۆژی هەینی ژمارێک لە بەندکراوانی سیاسی و بنەماڵەی دادخوازانی مازەندەران لەسەر مەزاریەوە هەمیشە زیندووە کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانی کرد. دەست بە سەرکرانی هاوڵاتیەکی بەهایی و ناڕوونی چارەنووسی دوو بەندکراوی دیکە. ڕۆژی پێنجشەممە 27 ڕێبەندان شارۆمەندێکی بەهایی خەڵکی شیراز بە ناوی ڕۆئیا سابت پاش بانکران بۆ ئیتلاعاتی سوپای پاسداران دەست بەسەرکرا. هەروەها چارەنووسی دوو بەندکراوی سیاسی بەناوەکانی ئەبوولحەسەن مۆنتەزێر تەمەن 64 ساڵ و پەروین میراسان تەمەن 66 ساڵ بە ناڕوونی ماوەتەوە. بە پێی راپۆرتەکان ڕۆئیا سابت لە وڵاتی ئەماراتی یەکگرتووی عەرەبیەوە بۆ پەرستاری لە جایک و باوکی گەڕاوەتەوە بۆ ئێران، بەڵام ماڵەکەی لەلایەن ئیسلاحاتی سوپای پاسدارانەوە پشکنراوە و سەواوی کەلوپە لە شەخسیەکانی زەوت و بۆ ئەو ناوەندە ئەمنیەتیە بانکێشکراوە. لەلایەکی دیکەوە 2 مانگ بەسەر کاتی دەست بە سەرکرانی ئەبوولحەسەن مۆنتەزەر تێپەڕ دەبێت و بە دووەداچوونی بنەماڵەکە هیچ جاکامێکی نەبووە و چارەنووسی بەناڕوونی ماوەتەوە. هەروەها پەروین میراسان لە دەست بە سەرکراوانی شۆڕەشی ژینە ماوەی 15 مانگە لە زیندانی ئێڤین ڕاگیراوە. ناوبراو 10 ڕۆژ لەوبەر هاوڕێ لەگاڵە نەسرۆڵا و ئەرغەوان فەلاحی دادگای کرا، بەڵام گوێڕای تووشبوون بە چەند نەخۆشی لەگەڵ ئازادکردنی بە وەسێقا دژایەتی کراوە. سەپاندنی سزای زیندان بەسەر دوو چالاکی سیاسی لە تاران. ڕۆژی پێنجشەممە 26 ڕێبەندان دەستگای قەزای ڕژیم لە شاری تاران سزای 30 ساڵی زیندانی بەسەر دوو چالاکی سیاسی بەناوەکانی مەرزیە فارسی و فڕوغ تەقیپور داسەپاند. مەرزیە فارسی و فڕوغ تەقیپور دوو بەندکراوی سیاسی ڕاگیرا و لە زیندانی ئەڤین لەلایەن دادگای ئینقلابی تارانەوە بە شێوەی غیابی هەر یەکە و بە 15 ساڵ زیندان مەحکوم کراون. ئەو دوو چالاکە سیاسیە پێشتر بە بەغی لە ڕێگەی ئەندامەتی لە گروپە نەیارەکانی ڕژیم تۆمەتبار کرابوون و لە دوای جەلسەی دادگایکردنیاندا بە زیندان مەحکوم کراون. نەبوونی ئەمنیەت لە ئێران و کوژرانی 12 ئەندامی بنەماڵەیەک لە کرمان. ڕۆژی هەینی 27 ڕێبەندان پیاوێکی خەڵکی شارستانی فاریابی سەر بە پارێزگای کرمان بە چەکی کڵاشینکۆڤ 12 ئەندامی بنەماڵەیەکی کوشت و هەڵات. بە پێزانیاریەکان پیاوێکی تەمەن 30 ساڵی خەڵکی گوندی مەزرعە لە شارستانی فاریاب بە بیانوی کێشە خێزانی 12 ئەندامی بنەماڵەیەکی کوشتووە. بە وەسەی پۆلیسی کرمان بەرپرسانی قەزایی فەرمانیان بە بەدواداچوون بۆ ئەو جنایەتە داوە، بەڵام بۆ کوژەکە هەڵاتووە و هێشتا دەست بەسەرە نەکراوە. کۆبوونەوەی ناڕزایەتی لە ئەنگرانی ناوانلی لە چەند وڵاتی ئەوروپایی.
ڕۆژی هەینی 27 ڕێبەندان پاش بڵاوبوونەوەی هەواڵی گیانلەدەستانی ئالێکسی ناوالنی لە زیندانێکی رووسیا لایەنگرانی لە شارەکانی مۆسکۆ، سان پێتێرزبورگ و چەند شاری ئەوروپایی کۆبوونەوە. ڕۆژی هەینی وەزارەتی دەرەوەی رووسیا ڕایگەیاند کە ئالێکسی ناوالنی لە کاتی پیاسەکردندا لە هۆشخۆی چووە و هەوڵی پزیشکان بۆ ڕزگارکردنی بەیاکان بووە. پاش بڵاوبوونەوەی ئەو هەواڵە لایەنگرانی ناوالنی لە شارەکانی مۆسکۆ و سان پێتێرزبورگ کۆبوونەوە و بەدانانی گوڵ و گیرساندنی مۆم ڕێزیان لێگرت. هەروە هێزەکانی پۆلیس هێرشیان کردە سەر خەڵک و چەند کەسیان دەست بەسەر کرد. جێگەی ئاماژەکە لە وڵاتانی ئیتالیا، سربستان، بۆلغارستان، ئەرمەنستان و گۆرجستان مەراسمی ڕێزگرتن لەو چالاکە سیاسیەی دژبەری پوتین بەڕێوە چووە. دووە هەواڵ گیانلەدەستانی چەند پەنابەر لە لێوەراوەکانی پەنەما. ڕۆژی چوارشەممە 25 ڕێبەندان بە لەمێکی پەنابەران لە لێوەراوەکانی پانەما وەرگڕا و ڕۆژی پێنجشەممە 26 ڕێبەندان تەرمی 4 کەس 2 ژن و 2 پیا و دۆزرایەوە. بە پێزانیاریەکان ئەو بەلەمە هەڵگری پەنابەرانی ئەفغانستانی بووە و هێشتا ڕوونیە چەند سەرنشینی بووە، بەڵام تەرمی 2 ژن و 2 پیا و لە ئاو دەرهێنراوە و گەڕان بە دوای بوونبوواندا درێژە هەیە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا، کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.